ئەمە ڕێوڕسمی ناشتنی تەرمی ئیبراهیم ئەحمەدە کە دوانیوەڕۆی ڕۆژی دوی ئەم مانگە لە تەلوەرد لەگەڵ دوو پێشمەرگەی دیکە شەهید بوون. ئیبراهیم تاقانەی دوو خوشکە. بە شەهیدبوونی ئیبراهیم لە تەلوەرد و هەفتەی ڕابردووش شەهیدبوونی سۆران شەهاب لە دووسخورمات و لەلایەن چەکدارانی حەشتی شەعبی دەردەکەوێ. هێشتا فەرماندەکانی پێشمەرگە پابەندی دوورخستنەوەی تاقانەکانین لە سەنگەرەکانی پێشەوەی جەنگ. کەس و کاری ئیبراهیم دوای لە دەستدانی کوڕەکەیان دیسان داوا دەکەنەوە بڕیارەکەی سەرۆکاتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە جێبەجێ بکرێ بۆ دوورخستنەوەی تاقانەکان لە سەنگەرەکانی پێشەوەی جەنگ. والله ئەمە ئامۆزای منە ئەبووە پیاتەقیوە لە نزیکی گوندی بەشیر بووە. ئیتر شانازی پێوەکەینەوە بە شەهید بوونی لە ڕێگەی خاکی کوردستانە شەهید بووە. بەس یەک ئەسەف و یەک داخمانەیە ئەوەیە کە ئەم کوڕە تاقانەیە. ئیبراهیم ئەحمەد قلرخی تەمەن 48 ساڵان باوکی 6 منداڵ بوو و ماوەی 10 ساڵە پێشمەرگەیە لە هێزی بەرگری فریاکەوتن. لە کاتی شەهیدبوونی ئیبراهیمدا هەرێکە لە عوسمان عەلی و غالی محەممەد کاوانیش خەڵکی سەی سادق و پێنجوێن بوون لە کامی تەقینەوەی بۆمبێکی چێنرا و شەهید بوون. هەمومانە بێ بەو شێوەیە لە پێناوی خاکی کوردستانە مەجبورین خۆماندن تاقانەیش بە بڕیارێکی سەرۆکی هەرێم ئەبوایە نەبرایەتە پێشەوە. ئیتر ئەوە پێمان ناخۆشە بەس ئەوە سەفی ئەوەمان هەیە و هیچی. لە دەستپێکردنەوەی شەڕی داعش لە مانگی حوزەیرانی ساڵی 2014ەوە تا ئەو ڕۆژەی شەهید بوو چەند جارێک بەشداری شەڕەکانی ناوچەی جەلەولا و داقوقی کردووە. هاوڕەکانی دەڵێن چەند جارێک داوایان لێ کردووە بەشداری شەڕ نەکات تەنیا لەبەر ئەوەی تاقانەیە کەچی ئەو داواکانی ڕەت کردوێتەوە. طبعا هەموو بەیانیەکە بێ کەشفی ئەو ڕێگەبانەرە بکەم زارن ئەلغام و ئەو شتانەدا نەنراوە. 3 پێشمەرگە بوون. ئەم 3 پێشمەرگە بەیانی کە هەڵساون بۆ کەشف چوون. ئەم ئەلغامیان پێتەقیوەتەوە 10 ساڵە بێ پێشمەرگەیە پێشتر پێم وایە ئاشایز بووە. ئیتیسادە ڕێزەکانی بەرگری و فریاکەوتنە لیوای سێ دەوروبەری سلێمانیە. ڕۆژی 16 ساڵی 2014 بە ئیمزای وەزیری پێشمەرگە بە نووسراوی فەرمی بڕیاردرا تاقانەکان نەچنە بەرەکانی پێشەوەی شەڕ. لە کاتی دەستپێکردنی شەڕ دژی چەکدارانی داعش لە سنووری قەزای سەی سادق و دەوروبەریدا تا ئێستا زیاتر لە 150 پلەدار و پێشمەرگە و پێشمەرگەی تاقانە و خۆبەخش شەهید و بریندار بوون. عومەر فەتاح NRT سەی سادق.